أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين. السلام عليكم ورحمة الله وبركاته. من نام محمد آرام دانشتوی قەزای سەیسایەقم. من لە دەستگای نوری حیکمە قورئان دەخوێنم و چەندەها شتی تریش دەخوێنم وەکو عەقیدە و من زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم کە لەوێ فێری شتی جوانمان دەکەن و چەندەها شتی زۆر جوانی فێر بووین لێ و منیش کە لە قوتابخانەم لە پۆلی یەکەوە تا پۆلی چوار من یەکەم بووم و ئێستاش ئیسە لە پۆلی پێنجەمم کە هاتمەوە لە قوتابخانە من لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم و قورئان دەخوێنم و ئەم جارە من لە مزگەوتیش بانگ دەدەم و بەرنوێژی دەکەم و قامەتیش دەکەم و باوکیشم هەر شتێکی پێویست و دوکانی هەیە من یارمەتی دەدەم. فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. بەڵێ سپاس بۆ خوا کاکە محەممەد، مناڵێکی زۆر گوێڕایەڵە، زۆر لێ ڕازیم لە قەزەی نوێشکردن و سەردانی مزگەوت و قورئان خوێندن و ڕۆژ و گرتن و سپاس بۆخوا 2 ساڵە لە ڕەمەزانیشی نەخواردووە، هەر بڵین بە ڕۆژوو ئەبێت. کوڕێکی زۆر زیرەکە لە مەکتەبە لە پۆلی یەکەوە تا 4 بە یەکەم دەرچووە. مامۆساکانی مەکتەبی سپاس بۆخوا زۆر لێ ڕازین، وەکو خۆمان وەکو دایک و باوکی ئەمەی سپاس بۆخوا زۆر لێ ڕازین، زۆر بە گوێمانەکە هەچ کاتە پێویستمان پێی بێت بەگوێی کردوین و هاتۆ بەدەممانەوە لێ ڕازین. سپاس بۆخوا لە مزگەوتیش هەچ کاتە پێویستیان پێی بوو بێت لە مزگەوت بۆ قەزەی بانگدان و بۆ قامەت و بۆ بەرنوێژی کردن و ئەوانە مامۆسا تەلەفۆنی بۆ کردووە زۆر جار کە خۆی لەوێ نەبووە، تەلەفۆنی کردەوە بۆ من توێتی محەممەدمان بۆ بنێرە بۆ مزگەوت با بانکەمان بۆدا و بەرنوێشەکەشمان بۆ بکە. سپاس بۆخوا مناڵێکی زۆر گوێڕایەڵ و زۆر لێی ڕازین. زۆر سپاسی دەستگای نوری حیکمە ئەەکەم، بەڕاستی دڵسۆزانە هەڵدەسن بە ئیشەکانیان، ئیشێکی زۆر جوان زۆر چاک فێر مناڵەکانمانەکەن و قورئانیان فێر ئەکەن، شتی تریان فێر ئەکەن، هەڵس و کەوتیان زۆر جوان ئەبێت. من زۆر لیان ڕازیم، دەستخۆشی لە مامۆساکان یەکەم، زۆر سپاسیانەکەم. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الله أكبر الله أكبر لا إله
أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب تبت يدا أبي لهب وتب دیارە کاک محەممەد الحەمدوللا کوڕێکی منتەزیمە و کوڕێکە پابەندە بە قورئان و الحەمدوللا لە کاتی نوێژەکانە بۆ نوێژ و هەروەها خەڵکەکەی احترامی لێگرن لەبەرەوە خۆی بە ڕێزە سڵاو لە خەڵکەکە و هەروەها سوپاس بۆ خی ئێمەش ئەوەی بتوانین قورئانی پێڵێن ئەدەبی پێڵێن وای پێڵێن وا فێریەکەن کە سڵاو لە خەڵکات و هەروەها ڕێزی باوکو دایکی بگرێت و هەروەها دەستخۆشی لە باوکی بکە کاتێ لە ئیش و کارێتەوە و هەروەها کاتێ دایکی ئیش و کارەکە دەستخۆشی لێ بکە و الحەمدوللا کوڕێکە قورئانە خوێنێ لەخوا بەزیابێ و قورئانیش هەروە بە مناڵەڵێتەوە تەبەن کاک محەممەد تەمەنی 11 ساڵە لەخوا بەزیابێ بە زۆری جارەکان بانگە فەرمێت و هەروە زۆر جار بەرمێژی جاکە لەخوا بەزیابێ ئیتر بەڕاستی الحەمدوللا دڵمان پێی خۆشە و هیواداری نمونەی زۆر بێت وڵات دەستگای نووری حکمە الحەمدوللا دەورێکی باڵای هەیە لەخوا بەزیابێ الحەمدوللا خەڵکێکی زۆری فێری قورئان کردووە فێری ئەدەب کردووە فێری ڕەوشتی کردووە لەخوا بەزیابێ کە جێدەستی دیارە سوپاس بۆخوا هیواداری ئینشەڵڵا هەر بەردەوام بێ و هەروەها زیاتر بنکە بکاتەوە بە ئیزنی خوا کە لە کوردستانە دەورێکی باڵای هەیە سوپاس بۆ گەڕێنەوە ماڵەوە لەوەش خۆی لە چیا بێتەوەی کە لەوانەکەمان قورئانی پیرۆزە بێت یەکیشیان بەک پەروەردەکەیە بە یاخود جۆرە جۆرەکان تەناوب لەگەڵ والحەمدوللا خاوەنی کۆمەڵی خوێندکاری زۆر زیرەک و باشین لە ناویشانە کاکە محەممەد ئارام کە سوپاس بخوا خوێندکارێکی زۆر لێ هاتووە زۆر زیرەکە ئاقڵە الحەمدوللا لە دەوانەکانیە و ئەم خوێندکارە دەتوانێت بانگ بدا و بەرنوێژی بکە سوپاس بخوا و ینی الحەمدوللا لە خوێندکارەکانە خوڕوش و ئادابێکی زۆر جوان و بەرز هەیە سوپاس بخوا قورئان زۆر بە شێوەیەکی زۆر جوان ئەخوێنێتەوە وە گوێ لە مامۆستاکانی ئەگرێ الحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە کاک محەممەد بە ئیزنی خوای گەورە بەوەی کە ئێمە تیابین بەو بەهرانەی تیادی بە ئیزنی خوای ئینشەڵڵا داهاتوویەکی زۆر پشتمدار چاوەڕێیەکە و ئێمە هەوڵ دەدەین ئینشەڵڵا لە داهاتوە کاک محەممەد بێتە مامۆستایەکی ئەم دەستگایە و لەسەر دەستی کۆمەڵی خوێندکاری زۆر باش پێ بگەێنە بە ئیزنی خوای گەورە هەتوان فۆگل هەڵوێست ئاریا